ئافرەت کە ئەمەی کرد نابێ لەگەڵیشا اختلاف دروستکە، تێکەڵی لەگەڵ پیا و بە کەیفی خۆی بێ و بچێ و شانشانێن و لە شوێنێکا بێ لەگەڵ پیاوە ڕۆژی 7 سعات 8 سعات لەگەڵ پیاوێکە لە ژوورێکە. بەخوا پیاوەکەی سوێنە خۆمەتان نایبینێ، پیاوەکەی لە شوێنێکە خۆشی لە شوێنێکە 8 سعات لە ژوورێکە لەگەڵ دوو پیاوی ترایە، ئەمانیش دوو ئافرەتن. باسی چیەکەنەوە 30 ساڵ دی خیانەت لەمەوە ڕۆدا، کێشە و مشاکل لەمەوە ڕۆدا. لەبەر ئافرەت نابێ ئێمە 4 ئافرەتین با ژوورەکەمان جیابێ، قسەی خۆمان هەیە لە چک لا ئەبەین دائەنیشین پێکەوە سوحبەتێک کاکە غیبەتی غی خۆمان غیبەتەکەن قەی ناکەوە ئەسلام مشتێ بێنێ ئەبێ ئافرەت پێکەوە بێ، نابێ اختلاط کات لە سیارەیەکە وەڵاوە سەفەری وەڵاوە ئیفادێکمان هەیە چین بۆ نازانم فڵان شاری تر و ژنێک لەگەڵ سێ پیاوە دەرەچێت، بەچ دینێ بەچ شەرعێک خاستە نەگە شۆمانەوەی تێبکەوێ. واکەین ئەمە سنووی شەرعە. ئێمە ئەڵی خوا فەرمێت، خوای گەورەش کە ئەمەی داناوە بۆ پارێزگایی تۆ دایناوە، پیا و مشکلەی نییە. وەڵا پیا و حەزەکات جەوەکەی ئەو نەخۆش بێ خۆی دانیشە لە پشتی سیارەیە و هەر چوار دەوری ئافرەت بێ، لە پیاوم بۆچی خۆ معسکەر نییە با ئافرەت بنێر لەگەڵمان، جەوەکەی وا پێ خۆشە، بەڵام خۆ تۆ نابێت بە حەزی ئەم گورگانە بچی بەڕێوە ناو سیارەکەی وەکو هین بۆ گەرم بکەیت. لەبەرەوە نابێت ئەمە ئیشی تۆ بێ، ئەبێت ئیشی تۆ لە سنووری خۆتە تێکەڵی و ئیختیلاط و تەبەڕوج و دەرکەوتن و بەریەکەوتنی لەگەڵ پیاوەتیانە بێ. و ئەبێت ئافرەت لەسەر حسابی ماڵ و مێرد و مناڵ ئەم کارە نەکات. ئەمەیەکێ لە خەلەلە گەورەکانە. ئافرەت بێت هەموو ژیانی بابە کار و کاسبی و پارە پیاکردنەکەی لەو سەریشەوە پرۆژەیەکی گەورەتر کە پێوتێ ماڵ، کە پێوتێ مناڵ، کە پێوتێ مێرد، کە پێوتێ میوان، کە پێوتێ خانمێتی، ئەمە تەرکە زەواج نەکا. وەڵام من هێشتەکارم نییە، زەواج نەکا وەڵا لەبەری کە من مناڵ نەخاتە وەڵا بەری کە معاشی جارێ وەرنەگرتووە تەعین نەبووە، نابێ ئەرسە حسابی ئەمانە بێ. بۆیە خۆشەویستەکانم بابەتی کارکردنی ئافرەت لە ئیسلامە دەرگاکانی بەڕوادا نەخراوە، بەڵام ئەبێت بزانین خەلەکانی چین و چۆن ئافرەت ئەچێتە ناو بابەتی کارەوە. لە حەڵقانی ترا خوای گەورە تەبەن بابە پشتوانی خوای گەورە باسی ئەواکەین کە سنوورەکانی بینی ژن و پیاو چییە. کورد لەگەڵ یابانە کۆرەڵا مامۆستا زۆری مێمانە کورد و یابان پێکەوارە وەڵا یەک شتمانەیە پێوتێ تێک تایتڵمانەیە پێوتێ کورد و یابان پێکەوە. با بزانین کورد و یابان چۆن مامەڵەیان کردو پێکەوە، با بزانین چۆن ئەتوانین پیاوا لێ بکەین حەز بۆ بکە کە ئافرەت ئیشەکات لە ماڵەوەیە، حەقی هەیە ئەگەر کاری لەگەڵا کرد ئەمیش لە ماڵەوە دەستباری بێ و مەراعات بکرێ و کاراسانی بۆ بکرێ و قەرەبی ئەوە بۆ بکرێتەوە کە مافەتە دوو جار ماندووە